روج نباران
أي مكان يكون.
جيما 3 دقائق مع 3.
devam edelim. ne var ta
مشكلة لا
هوا دەخواستە بکەوی مادام گۆڵ ناکەن گۆڵ دەخۆن
تلفونك فوق.
تووە کاکە ئەوە خزمی تۆ ها بکە بە چ بکەیت نا ئەمە تەلەفۆن دوێنە کرد دنیام نەمزانین دەبێتان
da kaydı Ahmet. Ziyad Kıra. Vay vay. Vay. Hocam yine bu. Sonra işte Takip de bir bak var. Baba ha, para futbolcu bu ya. Para futbolcu ya. Ne? Başla. Evet oğlum.
ڕاضە خسارەتی فۆدە ئەم شاوتێکی باشتر بوون ئەو بۆ هەموو تاپێکا سابت ئەوانە گۆڵێک کرد شاوتی دوێژی ئەختا چێ بوون ئەمە دخەلاتی بدەقت ئەخیرە چمەکەر هەردوو شاوتە ئەم گەلێک باشتر بوون و ئەنجام هەکرد بێژن ڤێڕەنگی بۆ ئەم ڕازینە چکە مەخەلاتی دەقت ئەخیری ڕاستی مەخەلاتی گرن ئەم بەس ئەم نەمستەحەقین دەبوون کوابرگام خسارەت بین. بدایەتی پەلەپەلمان پێوە دیار بوو لەبەرەوەی لە مێژبوو نەمان بردبەوە سێ یاری بوو تینی بردنەوە بووین بەڕاستی دەتوانم بڵێم بە ئەرزانەکانمان گوت کە یەک بردنەوەمان دەوێت لەوەی بینەوە ناو خولەکەی ئەلحەمدوللا توانیمان کە سەرکەوتن بەدەست بین هەرچەندە یاریەکانی تریش بەڕاستی بە شایەدی هەموو ئەوانی ئامادە بووان یاریشی باشمان کردیە بەڵام یەکسانبوون ما هەبوو لەگەر دۆڕانێکی لەگەر شۆڕیجەی کە بە پەنارتی گۆلمان لێ بوو لێ دەتوانم بڵێم ئەو ڕۆب هەم بە ئاس هەم بە ئەنجام توانیمان ئەنجامێکی باش تۆمار بکەین و ئینشاڵڵا بێنەوە ناو خولەکەی و بەردەوام بین تێدا لەبەر ئەوەی بخۆتان زانین کە خولی پلەیەک ئەو ساڵ زۆرە یاریەکانی زۆرە بۆیە بەردەوامی پێویستە و ئینشاڵڵا خوای گەورە موفقمان دەکات.